ڕووداوەکان لە هەرێمی کوردستانی عێراق خێران با چەند ڕۆژێکی کەم ناوچە جێناکۆکەکانی ساڵانێکە هەرێمی کوردستان بەڕێوە برد بێڕووبەڕووبوونەوەیەکی ئەوتۆ درایە بە حکومەتی ناوەت لە سەردەمێکدا سەرکردەکانی کورد لەو هەرێمە سوود بوون لە ڕادەست نەکردنەوەی ئەو ناوچانە بە ناوەند بە هۆکاری ئەوەی بە خوێنی ڕۆڵەکانیان داعشیان لەو ناوچانە پاک کردوێتەوە. جێمس جێفری باڵێزی پێشووی ئەمریکا لە عێراق و تورکیا لە واشنتن لە کۆڕێکدا ئەوەی خستە ڕوو ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستان هەڵە کوشندەکە بوو. بۆچی ڕێگە نەدرا حکوومەتی هەرێم سربەخۆیی بەدەستبێنێ؟ ئەو کەسانش کە لە واشنتن ئامۆژگاری حکوومەتی هەرێمیان دەکرد بەو ئاڕاستەیە نازانم چیان پێوتون. سەیری نەخشە بکەن ڕەنگە پەیمانی ئەوەیان دابێت کە لە ماوەیەکی کەمدا فڕۆکە هەستێنن بۆ بەرگریکردنی لە مەسعود بەرزانی و هەولێر، بەڵام چۆن دەگەنە ئەوێ؟ لە ئاسمانی تورکیا کە دای خستووە یان لە سووریای ئەسەد یان لە بەغدای عەبادی یان لە ئێرانی خامەناییەوە 50 ساڵە سەرقاڵی کاری دیپلۆماتیم کارێکی وەها ناشرینانەی وام نەدیوە لە ماوەی چەند ڕۆژێکدا سیستمی سیاسی ئەو ناوچەیە هەرەسیێنا. ڕیفراندۆم سەرەتا بڕیاری سەرۆکی هەرێمی کوردستان بوو، دواتر بووە بڕیارێکی جەماوەری. زۆر لە پارتە کوردیەکان لەو ڕیفراندۆمە بەشدار بوون، بەڵام خوێندنەوەی کورد بۆچی بەم نسکۆیی گەیاندن؟ ئایا خوێندنەوەی سیاسی کورد لە جێی خۆیدا نەبوو؟ لوقمان فەیلی باڵێزی پێشووی عێراق لە واشنتن باسی دەستکەوتەکانی کوردیە کرد لە دوای 2003ەوە کە چ بەرەو پێشوونێکی بەخۆوەتی بوو. بەردەوام ستافی کۆنگرس و سەنەتۆرەکان سەردانی نووسنگی حکوومەتی هەرێمیان کردووە. پەیامی ئەوەیان گەیاندووە کە کورد هاوبەشێکی جێی متمانەی ئەمریکایە لە عێراق. ئەمەش وای کرد کورد خوێندنەوەی ئەم پەیوەندیەی لەگەڵ ئەمریکا بەو ئاراستەیە بکات کە لەمەڕ ڕیفراندۆمەکەیان ئەگەر ئەمریکا دژایەتی کورد نەکا ئەوە ڕەنگە ڕیفراندۆمەکەیان لا ئاسایی بێت. دوای چەند ڕۆژێک ئاڵۆزی و شەڕ و پێکدادانی پچڕ لە نێوان پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی عێراق تا ڕادەیەک ئێستا دۆخەکە ئاسایی بۆتەوە و حکوومەتی هەرێمیش پێشوازی لە دەست پێشخەرەکەی حەیدەر عەبادی کرد. ئامادەشن بۆ دانوستان. لە کاتێکدا عەبادی ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستانی بەڕابرد و ناوبردی بوو. بە خائین ناساندن و نانیشتمان پەروەری یەکتری هیچ پێشمان ناخات. واقعی سیاسی و جوگرافی دیارە. ئێمە پێویستە بگەڕین بە دوای هاوبەشیەکاندا و چارەسەرکردنی کێشە مەترسیدارەکان و چۆن کاریگەری وڵاتانی هاوسێ لەسەرمان کەم بکەینەوە و چۆنیش واقعی سیاسی تازەمان پێک بێنینەوە. گەرانەوەی ئەو ناوچە جێناکۆکانەی نێوان هەولێر و بەغدا وەک شارەزایان خوێندنەوەی بۆ ئەکەن لە بەرژەوەندی وڵاتی ئێرانە لە کۆڕەکەشدا ڕوون بوو کە چۆن مۆدیەلی حوسیەکان و حیزبوڵای لوبنانی و حەشتی شەعبی هاوشێوەن لە خزمەتی ئێراندان کە ئەمریکا ئەوە ناخوازێ. بەڵام نیگەرانی ئەمریکا لە کورد لە دوای ڕیفراندۆم ئایا مەرجی ئەو پەیوەندیەیە؟ من هەست دەکەم ئەمریکا وازی لە کوردستان نەیەناوە، بەڵام ئەمریکا بڕیاری ڕوونی دابوو بیریشان دێنێتەوە سەبارەت بە ناوچە جێناکۆکەکان کە ناوچەیەکی تێکەڵاوە. هەروەها جوگرافیای نەتەوەی کورد بەپێی دەستوری عێراق دیاری کراوە. ئەوە مەسەلەیەکی زۆر گرنگ بوو بۆ عێراق. هەڵوێستی ئەمریکا وەلاوەنانی کورد نییە. ئەمریکا واژۆی لەسەر ئەوە نەکردووە کە کەرکووک وەک جێگایەکی جێناکۆک چەند ساڵێکە بە ملیۆنەها بەرمی نەوتی ئەو شارە لە ڕێگەی هەولێرەوە سەودای پێوە دەکرا. ئەو ناوچانە جێناکۆکە دەبێت ڕیفراندۆمیەک لای بکاتەوە. ئەوەی لە هەرێمی کوردستان ڕوویدا لە نێوان سەرکەوتن و شکستی سەربازی داخۆ کار دەکاتە سەر ئەنجامی و توێژی لایەنە ناکۆکەکان. یحیی بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنتن.